ئەوەندەی لە ئاەتەکانی خوا وەربوومەتەوە لەو ئاەتە ترسناکترم نەبینیوە من لەم ئاەتە ترسناکترم نەبینیوە بیری لێ بکەرەوە ومن أظلم ممن ذكر بآيات ربه چیە زاڵمترە لەو کەسەی کە ئاەتی خوای گەورە دەخرێتەوە یادی ئاەتێکی خوات پێ بوترێت حەدیثێکت بۆ باز بکرێ ئامۆژگاریەک بکرێ فأعرض عنها کەچی یەکسەر پشتی تێدەکات جێبەجێی ناکات تەطبیقی ناکات فەرمانەکە ناکە ئەوەی لێ حرام دەکا لێی دوور ناکەوێتەوە وەنەسیە ما قەدەمت یەدا و ئەوەی کە ئەنجامی دەدا لە کردەوەی خراپ لە بیری دەچێتەوە کە چی کردووە هەر تاوان بکەو لە بیرت دەچێت هەر تاوان بکەو لە بیرت چووە نەسیحەتت بۆ هات ئامۆژگاریت بۆ هات پشتت تێی کرد خوای گەورە ئەنجا لە بەرامبەردا چیان لێ دەکات ئایا تووشی بەڵام موسیبەتێکی دەکات لە نەفسی خۆی یا تووشی بەڵام موسیبەتی دەکات لە ماڵ و سامانی یا تووشی بەڵایەکی دەکات لە خێزان و منداڵی نە ئەوانە هیچی نییە ئەوانە بێ زۆر ئاسانترە فەرمووی ئینا جعلنا على قلوبهم ئەکینە ئێمە پەردەیەک دادەنین بەسەر دڵیان دادەپۆشین تەواو ینی دڵیان دەخێنێ ناو تورەکەیەکەوە ناو پەردەیەکە و دەیبەستی یعنی چی یعنی ئەم دڵە لەمە دووە ئیش ناکات بۆ هیدایەت ئیش ناکات هیچ ناچێتە ناویەوە تاکەی ئەم عقوبەیە تاکەیە ڕۆژێک دوو ڕۆژ مانگێک دوو مانگ تەواو ئەی یەفقەهوه تەواو لەمە دووە پەروەردگار کە پەردەی دا بەسەر دڵیاندا و خستیە ناو تورەکەیەکەوە ئەوە لەمە دووە لە قورئان ناگەن بە هیچ شێوازێک لێ تێناگەن بە هیچ شێوازێک لێ تێناگەن وفي آذانهم وقرا ودەفەرمێ ئێمە لەسەر گوێچکەشیان ینی قورساییەک دادەنین کە گوێیان بگرێت و گوێبیستی هیچ حەقێک نەبن لەمە دووە بۆیە وإن تدعوهم إلى الهدى فلن يهتدوا إذا أبدا کە تۆ خۆت ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام خۆت بانگیان کەی بۆ هیدایەت بۆ ڕێگای ڕاست بۆ بەهەشت تۆ فلن يهتدوا إذا أبدا لەمە دووە هەرگیز هیدایەت نادرێن هەرگیز نایەنە سەر ڕێگای ڕاست و هەرگیز پێشگەز نابنەوە و ناگەڕێنەوە بۆ ڕەزابوونی خوای پەروەردگار دقت دەبراکەم بەنابە رب العالمین ئینسان بگاتەوە قۆناغا پەروەردگار ئامۆژگاریت دەکا ئامۆژگاری کارت بۆ دەنێرێ ئاەتت بۆ دەخوێنرێتەوە حەدیثت بۆ دەخوێنرێتەوە کە تۆ هەر پشتت تێی کرد هەر کارت پێی نەکرد هەر ئیهمالت کرد ئەنجا چاوەڕێی ئەو عقوبەیە بە کە بریتیە المصیبەة في الدین مصیبەتی دین ئینسان کوڕەکەی بمرێ مصیبەت مرۆڤ ژنەکەی بمرێ مصیبەت ماڵەکەی بسووتێ مصیبەت هیچی نەمێنێ مصیبەت خۆی تووشی شەلەل بێ مصیبەت بەڵام واللهی لە هەموو ئەم مصیبەتانە گەورەتر دینەکەت بمرێت کە دینەکەت مرد کە دڵت ختمی لێدرا کە گوێچکەت گیرا کە هیدایەتت وەرنەگر لە مەودووا کۆتاییت پێ هات تەواو با ماڵت هەبێ با مناڵت هەبێ با خێزانت هەبێ با لەش ساغبی ئاخر تازە دەرگای هیدایەتت لێ داخرا لە مەودووا 100% شوێنی تۆ جەهەنەمە لە مەودووا تۆ هیدایەت وەرناگری کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زیندوو بێتەوە بانگت کا بۆ هیدایەت بە قسەی ناکەیت بەڕاستی ترسناکە براکانم